بەهۆی نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە بە ڕێبەرایەتی تەندروستی سلێمانی بۆ خۆپاراستن و ڕێگریکردن لە تای خوێنبەربوون کۆمەڵێک ڕێنمای خۆپارێزی بڵاو کردەوە کە ئامانەن. سەربڕین یاژەڵ پێویستە لە ناو ئەو سەربڕینخانەیە دابێت کە ڕێکە پێدراون و پزیشکی ڤێتەنەری سەرپەرشتی دەکات. لە کاتی سەربڕین یاژەڵ داوکەوڵکردن و پارچەکردنی گۆشتەکەیدا پۆشینی جلوبەرگ و خۆپارێزی وەک دەستکێش، جزما، سدرەی پلاستیک، ماسکی دەموچاوە پێویستە لەبەر بکرێن. نابێت خانەوادە یان خەڵک کۆ ببنەوە لە چواردەوری سەربڕەکە یان قەسساب و نابێت هاوکاری بکەن لە کاتی سەربڕین یاژەڵ و پارچەکردنی گۆشتەکەیدا. بەبێ دەستکێش مامەڵە لەگەڵ جەستە یاژەڵی سەربڕاو مەکە و دوای پۆشینی دەستکێش و کەلوپەلی خۆپارێزی گۆشتەکە پارچە بکە و پاشان دەستت بە باشی بشۆ. لابردنی پاشماوە یاژەڵە سەربڕاوەکان و دانانی کیسی داخرا و فرێدانی بۆ شوێنی تایبەت. بەکارهێنانی چەق و تەختەی پارچەکردنی تایبەت بە گۆشت و شن و پاکردنەوەی تەختە و چەقۆکان دوای بەکارهێنان. پاکردنەوەی و شوێنی یاژەڵەکەی لێ سەردەبڕێت و بە تایبەت و شوێنانەی خوێنی لێە بە مادەی کلۆرین، واتە بلیچ یان مواجیزە. باشتر وایە گۆشت دوای سەربڕین یاژەڵ بۆ ماوەی نیو کاتژمێر لە پلەی 4 بۆ 8 پلەی سەدی هەڵبگیرێت پاشان بەکاربهێنرێت. بەڵام گۆشتی کوڵاو هیچ کێشێکی نییە و سەلامەتە و نابێتە هۆی توشبوون بە نەخۆشی پەتای خوێنبەربوون. ئەگەر ئاژەڵ گەنە یان مێرووی هەبوو باشتر وایە نەیکڕیت یان سەری نەبڕیت بۆ تووربوون لە نەخۆشی پەتای خوێنبەربوون. ئەم نەخۆشیە لە نێوان ئاژەڵەکان بەهۆی گەنە و مێرووی سەرئاژەڵەکە لە ڕێگای گۆشت و خوێنەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ هەموو لایەکتان.